چەند خاڵێک وەکو بەردەوامی ئەم قسانە. یەکەم، سەدەی 20م بە هاتنی دەوڵەت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستی پێکرد. ئەو کاتە تەنها دوو دەوڵەت و نیو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبوو، یەکێکیان ئێران، ئەوەی تریان دەوڵەتی عوسمانی کە لە نەفەسێکی زۆر کورتە بوو بە دەوڵەتێکی زۆر بەهێز، کە من لەسەرەوە بەحسێکی دوورودرێژم بە سویدی هەیە. ڕاگوزەر لە بینی لە ئیمپراتۆریەوە بۆ دەوڵەتی مۆدێرن چی بەسەردێ، بەڵام بەڕێزان بە هەمان شێوە بە تایبەتی بۆ کورد ئەمڕۆ زۆر گرینگە ئەوە بپرسین کاتێ دەوڵەت ئێوە خەونی ئیمپراتۆری بەدەست بهێنێت چی بەسەردێ. ئێمە دوو وڵاتمان هەیە لەو جۆرە، ئێرانمان هەیە، تورکیامان هەیە، کە بە ڕێی بەندا ئەوەی کە ڕووی داوە لە 40 ئەوەندە ساڵی ڕابردوو لە مەسیرەی شۆڕشی ئێرانی ئیسلامی تا ئێستا خەونی ئیمپراتۆریە زیاتر لەوەی کە هەر ناوێکی تر. ئێمە لە بەکارهێنانی ئەم مێتۆدا سوودی زیاتر وەرەگرین، تەنانەت وەکو کورد لە ڕووی سیاسیەوە تێگەیشتنمان بۆ ئەو پرۆسەیە، وردەکاریەکانی ئەم پرۆسەیە، لێکەوتەکانی ئەم پرۆسەیە، ئەو هێزەی لە ناواخنی ئەم پرۆسەدایە چییە، ئەوە بۆ ئێمە بەسووترە. کورد لە بری بوون بە دەوڵەت مەخاڵی دووەمە بە زۆرەملێ بەبێ ویستی خۆی بوو بە بەشێک لە 4 دەوڵەتی ناوچە. سیڤەر پرۆژەیەکی پڕکێشە بوو، لەسەر سیڤەر کتابێکم هەیە بە ناوی پەیماننامەی سیڤەر. 100 ساڵ دواتر ئەگەر سیڤەر جێبەجێ بوو وایە، کۆمەڵێ زیانی زۆر گەورەمان بەرەکەوت. لەگەڵ ئەوەشدا نابێت نەڵێین سیڤەر لووتکەیەکی گرینگە لە مێژووی کووردە. وەکو جاری یەکەم ناوی کورد ئەگەر چی لە ڕووی تیۆریشەوە بێت ئەکەوێتە سەر نەخشەی جیهان، وەکو ئەوەی کە دەوڵەتێکی کوردی ممکنە، دەوڵەتێکی کوردی پێویستە، دەوڵەتێکی کوردی چارەسەرە بۆ کێشەی کورد. بەڵام ئەگەر سێڤەر وەکو خۆی جێبەجێ بکرایە، ئێستا ئێمە 5 کوردستانمان ئەبوو، کوردستانێکی تورکیامان هەبوو، تەنانەت 6 کوردستانیشمان هەبوو، یەکێکیشی ئەرمێنیای ئەنادۆڵ، چونکە بەشێک لە ناوچە کوردیەکان دران بە ئەو دەوڵەتێک کە بۆ ئەرمەنەکان لە ئەنادۆڵ دروستەکرا. و ئەگەر بە نەخشەی وڵسۆن بووایە، چونکە ئێمە دوو نەخشەمان هەیە لە سیڤەرە، نەخشەی سیڤەر بەخۆی و نەخشەی وڵسن بۆ دەوڵەتی ئەرمێنیا کە پشتگیرێکی سەرسەختی ئەوە بوو. نەخشەیەکی تری هەیە کە ناوچە کوردیەکان بە شێوەیەکی بەرفراوان ئەدا بە ئەرمێنیا.